داعش تەنها هێزێکی تیرۆریستی ئاسایی نییە، بەڵکو تاکە هێزێکی تیرۆریستی ترسناک بووە کە توانای ڕەشەکوژی کۆمەلگا ئاینیەکانی دیکە و کەمایەتێنەتەوەی کولتوریەکانی هەبووە، هە لە ئیزیدیەکانەوە تا بەرپاکردنی ڕەشەکوژی دژی تەواوی هاوڵاتیان لە عێراق و سووریا. بەڵام ئەنجامدانی ڕەشەکوژی دژی کریستیانەکانی عێراق جێ لێکۆڵینەوە و وردبوونەوەی زیاترە. ئۆلیڤیا ئینۆس توێژەرەوە لە ناوەندی لێکۆڵینەوەی ئاسیا لە هێریتیج فاوندیشن دەڵێت دەبێ هەڵوێستی بەهێزترمان هەبێت. بە دوو شێواز دەتوانین ئەنجامدەرانی ئەو کردەوەیە سەزا بدەین بە بەشداریکردنی وەزارەتی خەزێنەی ئەمریکا بە دانانی گەمارۆ لەسەر تاوانباران. دووهەم دەتوانین کۆمەک و یارمەتی پەنابەران بەکاربهێنین و بایخی زیاتر بدەین بە قوربانیانی جەنوساید لەوانە ئێزیدی، کریستیان و شیعەکان لەبەرەوەی زیاتر ئەوان لە بەردەم هەڕەشەدان. بە پێی تێڕوانینی مەترانی کڵێسای کاسۆلیکەکانی بەغدا مەتران دۆگلاس ئەلبازی، کریستیانەکان قۆناغ بە قۆناغ کۆمەڵکوش کراون. ئەگەر ئەم جینۆسایدە بەردەوام بێت و ڕێی پێنەگیرێت پێشبینی نەهامەتی زیاتر دەکات. ئێمە دەمانەوێت پارێزگاری لە خەڵکانی خۆمان بکەین بۆ ئەوەی جارێکی دیکە ئەمە ڕوونەداتەوە. بەبێ ئەم ڕاگەیاندنە گڵۆپی سەوز هەڵدەکەین بۆ ئەوەی جارێکی دیکە ئەمە ڕوو بداتەوە و بەردەوام بێت نەوەک تەنها بەرامبەر کریستیانەکان بەڵکو بەرامبەر کەمایەتەکانی دیکەش لەبەر ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ توانای حکومەت لاواز دەبێت. ئایا ئەم تاوانە گەورانە دەرحەق بە کریستیانەکان و ئیزیدیەکان و کەمایەتی ئاینیەکان بەس نین بۆ ئەوەی هەڵوێستێکی جیهانی بەهێزتر بەرپا بکرێت دژی تیرۆر و کۆمەڵکوژی؟ بە دڵنیاییەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بێدەنگ نابێت بەرامبەر ئەم کێشانە بەتەنیا بە جەنوساید ناساندنی بەز نییە بۆ ئەوەی بە داعش بڵێن جەنوسایدی ئەنجام داوە، بەڵکو پێویستە پەیامەکی ئاشکراش بنێرین. پێویستە ئەمریکا ڕێوشوێنی یاسایی بگرێتە بەر و هەروەها کردەوەی سەربازیش گرنگە بۆ لەناوبردنی داعش. هەرێمی کوردستان بۆ بەناوچەیەکی ئارام و پڕ ئاشتەوایی بۆ سەرجەم پێکاتە ئاینی و کەمایەتیانەتەوەی و کولتوریەکان و ئازادانە دەتوانن سروتە ئاینی و کولتوریەکانی خۆیان ئەنجام بدەن. لەبەرەوەی کوردستان هەروەک کریستیانەکان ئەم دژواریانیان چەشتووە. کوردەکان کیمەبارانی هەڵەبجە و چەوسانەوەیان بینیوە. ئێمە و کوردەکان هاو ئازارین. کوردستان دەیەوێت نمونەیەکی هاوچەرخ بێت بۆ پێکەوە ژیانی هەمە چەشنی لایەنەکان و ئاین و کولتورەکان. ئاواتە خواز بووم کە لە عێراقدا وەک تاکە یەک نیشتیمان بژیاینایە. بۆچی خەڵکی ئێمە ئێستا لە کوردستانن لەبەر ئەوەی تاکە چارەسەرێکی نمونەییە. ئەگەر کوردستان نەبوایە من و تۆ نەمان دەتوانی ئەم چاو پێکەوتنە بکەین لەبەر ئەوەی ئێمە لە ناوچوو بووین و کوردستان قیبلەی پێکەوە ژیانە. لە کاتێکدا هەرێمی کوردستان سەرباری قەیرانە ئابوووریەکانی زیاد لە 2 ملیۆن ئاوارە لە ساڵی 2014 تا ئێستا ڕویان کردوتە هەرێمەکە و هاوکات کریستیان و زۆرێک لە کەمایەتی ئاینیەکانی دیکەش هەرێمی کوردستان بە ماڵی دووەمی خۆیان دەزانن. بەڵام تا جەنگ و کۆمەڵکوژی و نەهامەتیەکان بەردەوام بن ڕوبەرەکانی پێکەوە ژیان و ئاشتی تەسک دەبنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.